بدعەکان شارەزا بزان نەهاتووە بە هیچ شێوەیەک لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ کە هاتی بۆ ڕۆژی جەژن یەکێک با قورئان بخوێنێ ئاەت کە لێ بۆ هەمووی بڵێ الله ئەکبەر الله ئەکبەر دەوەرە هەموو حەدیث بێنە بزانم شتی وا بینی زانە پێغەمبەر شتی وای کردووە صلی الله عليه وسلم. ئێمە ئەم جەژنە لێرە دانیشین ئینشاءالله دێکا کە دوای نوێژی بەیانی نوێژمان کرد بڕۆنەوە بۆ ماڵەوە سونەتەکان ئەمەیە بڕۆن زەکاتی فیترەکەتان جێبەجێ بکەن دوایی وەرنەوە هەر کەس دابنیشێ هەر کەس بۆ خۆی دەنگ بەرزکاتەوە بە الله ئەکبەر نەک هەر لێرەش بەڵکو کە لە ماڵ هاتە دەرەوە. ئایا کاتی الله ئەکبەر کەیە؟ علەما فەرموون هەر شەوی جەژن داهات بکە هەندێکیشان دەڵێن کە هاتی بۆ نوێژی جەژن بکە ئەوە دوو بۆ چوون هەر کامێکیان بکەی واسعە ئینشاءالله. المهم دەنگ بەرزەکەیتەوە یەکێک لە شتەکان ئەوەیە دەبێت بە زیکرەکەت دەنگ بەرزکەیتەوە ئەوڕۆ پێی عیبە دانیشە لە ناو مزگەوت لەبەر خۆی الله ئەکبەر بەس بۆ گۆرانی ئازایە دۆرەکەشی بۆ لێ باوەسڵێ بۆشی هەڵپەڕێ بەس الله ئەکبەر خەتەرە نابێت بیکە دەنگی پێ ناڕێ ئەوە تێکا کە بۆ نایکە وەڵا شەرمەکەم عیب هەڵە تۆ لە ماڵەوە دێی دەبێت دەنگ بەرزکەیتەوە ئەو عالەمە هەمووی بە الله ئەکبەر بێ خوا کێ واکە ئێستا هەبێ پێم بڵێن کێ ئەواکە کێ ئەو سنەتە هی پێغەمبەرە زیندوی کاتەوە صلی الله عليه وسلم ئەگەر یەکێک هەبێ لە هەزارە دەڵێن ئەوە چێکاکە وەڵێ ئەوە شێت بۆ ئەوە عەقڵی تەواو نییە ئەڵێ یعنی پێغەمبەر ئێستا لە دنیا بێ بۆ خۆی واکە صلی الله عليه وسلم بێتەوە بۆ پێغەمبەر وڵی شێت والعیاذ بالله پاشان نهاتۆ دابنیشە دەیبی لە ئەلوەرە عەشەرەیەکمان بۆ بکەنێ بەس لە دواتەوە الله ئەکبەر الله ئەکبەرەکەین ئەوە نەبووە بڕۆن بۆ خۆتان بخوێنەوە تەحەدای هەر یەکێکەکەم یەک شتم ئەوە بۆ بێنێ ئەی مامۆستام هەموو مەلایەوە هەموو ڕیشتیەوە هەموو چییە وەڵڵای هەمووی لەبەرکی جبەکەی خۆیانیان دەرهێناوە ئەگەر واش نییە بڕۆن تەحقیق بکەن بەس یەک خوێنەوارم بۆ بێنێ بڵێ شتێکی وا بوو لە زمانی پێغەمبەر و سەحابەیە صلی الله ئەی چی بکەین کەواتە لە پێشە باس سونەتەکە باسکەین ئەڵێن لە جێژنی ڕەمەزان فەرقی هەیە لەگەڵ جێژنی قوربان لە جێژنی ڕەمەزان وەکو وتمان هەر لە ئەوەی کە زانیت شەوی جەژنە دەستەکەی بە الله ئەکبەر ئیتر ژن مناڵ کچ کوڕ هەمووی لە ماڵ لە جادا لە بازار لە ملا لەولا دەنگی الله ئەکبەر بەرزەکەیتەوە خی تەعالی فەرمێتی ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم تكبروا الله قرآن فرمي سورة بقرة كتاقت نتخوين دوتا وجود لبو همو الله أكبر كن أما وقوت ما نهدي قال له دعاء مغرب ودستك حتى كي حتى أو كاتي ما مصال لنيش دستك أبا نيش يجسد طوائي تركو تايتي هات لدعاء نيش نما الله أكبر بدنجي برس كذن لو رجع لجزني رمضان كتايتي هات هەندێک گەڵێنە لەو کاتەی کە دێیتە دەرەوە بۆ ماڵ بۆ نوێژی جەژن دانیشی بەس نوێژی جەژی لە کێوەکەین ئەوە ژێکی چکەیە لە چی لەو سونەتانەی کە شاراوەتەوە دەڵێ دەبێ بڕۆنە دەشتێک عامەی ئەو خەڵکە هەمووی لەوێکتری ببینێ عامەی ئەو خەڵکە هەمووی دانیشتن تەنانەت ژنان لە دوای پیاوانەوە تەنانەت ئەو ژنەی لە عادەتا بێتە دەرەوە پێغەمبەر ئەمری کردووە صلی الله ئەبێ ئەو ڕۆژە ڕۆژی جەژنی موسڵمانانە هەمووی بڕاتەوە دەشتە هەمووی لەوێ الله ئەکبەر بکە ئێستا واکرێ نەوەڵا ئێستاوا ناکرێت دێنە مزگەوت هەر کەس لە مزگەوتی خۆی باش بزانە ئەگەر ئەلەوێ نەما چی ڕوایە ئێمە لە مزگەوت دەڕۆینەوە دوایی بەفەلەفەل خێرانانەکەم خۆی سەمیوانێ دێت تەق 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 کاکە دەستتان پیرۆز ژن سەری ڕووتە پانتۆڵی لە پیایە میکیاجی کرد مشکلە نییە کاکە بڕۆن تەوقە لەگەڵا بکەن جەژنە پیرۆزە ڕۆژی جەژنە کاکە ڕەمەزانەکەت هەمووی دانێ دەستکە بە نەڤەر و دەستکە بە تەوقە لەگەڵ ئافرەت و دەستکە بە منکەرات و گۆرانی بەرزکەرە و دەهەڵ و زوڕنالێ بۆ سەیرام کە بە کەیفی خۆت ئەی تۆ باشە مانگێکە چیەکەی کاکە ئەی تۆ مانگێکە تۆ ئاوە حەڵاڵەکەت لە خۆت حەرام کرد ئێستا بۆ حرامەکان لە خۆت حرام ناکەی ئەو خەڵکەشی لێ بەسەری براکەم ئەمە یەکێکە لە بیدعەکان لەبەرەوەی لە دەشتا خەڵک هەمووی کۆ نابێتەوە یەکتری ببێنێ و یەکتری کە من تۆم بینی ئیتر چ ئێستاکە بێمەوە بۆ ماڵ و دیسانە بێمەوە بۆ ماڵەکە ئەو ڕۆشنەی بەیانیان مەوجود یا مەوجود نییە کۆمەڵ کۆمەڵ دەستە خەڵکی لە دەرگاکانە دەن ئەوانی سکرێتێکە دەستەکەتان پیرۆز دەستەکە نوقڵێک گەڵەگرن و سکرێتێک گەڵەگرن و نازانم شیناتێک ئیتر خۆی کا بە ماڵە مارێ لە ماڵێ ئافرەت دێتە دەرەوە خۆی گۆڕیەوە بەو فەڕی تەواو فەنتازی بڕۆ نەزەری خۆتی لێ بکە وایە ئەوانە هەمووی وایە بە زۆری و یاوانیە واقعەکەم ڕوایە
ئەم بیدعانە ئەبێت تۆ شارەزای نەیکەی ئەی چی بکەیت لە مزگەوت کاتی دانیشتین یاخود لە دەستێک کە تۆی دانیشتی هەموو ئەڵڵاهو ئەکبەر بە دەنگی بەرزکەن چاوەڕێ یەکتری مەکە و بیڵێ تۆ هەر کەس بیڵێ حتا ئیمامیەت بۆ نوێژکردن کە هات بۆ نوێژکردن قەتعەکەی اینجا تۆ ئێڵێ ماندووەبی ڕاوەستی چکە ئێڵێ ئەوی تر ئێڵێ هەمووی دەنگەکە بەرزە بێتەوە بە ئەڵڵاهو ئەکبەر هەموو مزگەوتەکە یا دەشتەکە ئەولا هەمووی ئێڵێ بە ئەڵڵاهو ئەکبەر چاوەڕێوە ناکەی کە قورئانە بۆ بخوێنی جا تۆ ئەڵڵاهو ئەکبەرکەی لە دوایەوە ئەوانە هەمووی بیدعەی جەژنن